برا والله باوەڕتان زەعیف. یعنی ئێوە کە خەلق بوون ڕزقی ئێوە خۆدای باوتان پای نەکرد. ڕزقی ئێوە هەبوو وەفی السەمائی ڕزقکم وما توعدون. اینجا خوای گەورە سوێن دەخوا لەسەر ئەوەی کە ڕزقی ئێوە لای خوای پەروەردگارە و ئەوەی کە وعدتان پێدراوە ڕزقەکەتان بۆ دیاری کراوە. ڕزقی ڕەمەزانەکەتان، ڕزقی ئەم ڕۆژەتان تەبەن ڕزق وا دیاریەکرێ. هی ڕۆژ دیاریەکرێ، ئیمان لە قەدرە دیاریەکرێ، هی ساڵەکە هەموویت بۆ دیاری کراوە. ئەو مناڵەش هەرچەند هەر بە قەدەری خوای گەورە جارێن نەبووە، چکە جاری وێ ژن و مرد منعیژەکەن مناڵەکە هەرەبێ. برایکی بەڕێزمانە بوو خۆی ماشەڵڵە شارەزای شەرعیش بوو، دکتۆریش بوو. مناڵێکی بوو بجارجارە هێنا بۆ لامان هەرەیوت فڵان جا ناوەکەشی هێنایی و سەرخڕ هەر ویستمان نەبی کەچی هەر هاتی ئێ سەرخڕ ئێستا ماشەڵڵا دکتۆرە ئەویش ماشەڵڵا دیزامێکی ئیسلامەتی و چاکیش. یەکەم باوەڕتان زەعیف. دووهەم تێڕوانینتان بەڕاستی تێڕوانینێکی جاهلیە. ولا تقتلوا أولادكم خشية إملاق نحن نرزقكم وإياهم. ئێمە ڕزقی ئێوەشە دەین و ئەویش. ئێ کوردیش ئەڵە سەری بێ ڕزق لەژێر خاکە، یعنی هەر سرد مابێ زیندووبی ڕزقت بۆ دێ. تۆ بەشی لێ بکەن، ئیشێکی واژ مەکەن برا. مناڵی ڕزقی خۆی بەسەریەوەیەتی، ڕزقی خۆی لەگەڵ خۆی دێنێ. ئەوە کورد دەڵێن میوان ڕزقی خۆی لەگەڵ خۆی دێنێ. ئێ مناڵەکە بە تاکید کە لە دایکە بێ خوای گەورە شتێکی بۆ تەحدید کردو. ئێوە مسڵمانن، بسمیلاشی لێ بکەن ئەو لەزەت و چێژەی کە لە مناڵەکەی چێژن. نازانم ئەو ژنە چۆن خۆی گرتووە 6 ساڵ. دوای مناڵی یەکەمیش بۆ ژن تەبەن زۆر موهیمە. مناڵی یەکەم ضروریە بۆ هەموو ئافرەتێک کە شووی کردو، چکە بۆی بنیەی خۆی بزانێ، قابلیەتی خۆی بزانێ. دوای ئایا توانای بەرهەمهێنانی مناڵی هەیە؟ بۆیە زۆر ضروریە یەکەم مناڵ. ئەنجا جەستەی ئەم ئافرەتە بە قەدەری خوای گەورە وا دروست بووە کە لەگەڵ سووڕی مانگانە هەمووی سەحیەن بۆ خۆی باشە. لەگەڵ مناڵبوونیە چەند مناڵەکانیش کە زیاترە بێ بنیەی باشتر سیاغا کات و دای ڕێژێتەوە جارێکی. ڕاستە هەندێک تەمان تووشی دەوالیە بێ و تووشی زەختە بێ و پشتی یەشێ یا لەم بابەتان، بەڵام لە ئەسڵی جەستەیە زیاتر هۆرمۆنەکان ئەپارێزێ. والله ئەعلەم. خوای گەورەش پێتان ببەخشێ ئینشاءڵڵا.